سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت بە ساڕۆژی دامەزراندنی حەزبی کۆمۆنیستی ئێران. هەروەک ئاگادارن ڕۆژی 11 خەرمانان ساڕۆژی دامەزراندنی حەزبی کۆمۆنیستی ئێرانە. حەزبێکە بە پێی بەرنامەیەک کە بۆ خۆی دیاری کردووە لە پێناو کۆتایی هێنان بە دەسەڵاتی سیاسی و ئابووری چینی سەرمایەدار و پێکێنانی کۆمەڵگەیەکی سۆسیالیستیدا خەبات دەکات و ئامانجی کۆتایی ئەم حەزبە بەدیهێنانی کۆمەڵگایەکەکە ئازادی واسایش بۆ هەمووانە جێگای کۆیلەتی و نادادپەروەری و بێبەشی بگرێتەوە و بواری یەکسان بۆ گەشە و هەڵدانی لێهاتوویەکانی ئینسان بڕەخسێنێ. بۆ قسە و باسکردن لەسەر ئەم بابەتە داوامان لە بەڕێزان وەریا ئەحمەدی و شۆڕەش کەریمی ئەنجامانی کۆمیتەی ناوەندی حەزبی کۆمۆنیستی ئێران کردووە بەشداری بەرنامەکەمان بن و لەم بەرنامەیەدا چەند پرسیارێک سەبارەت بە زەرورەت بە پێکهاتن و مێژووی تێکەوشانی ئەم حەزبە ئاراستەی بەڕێزانیان دەکەین. بۆ هیوای ناوەڕۆکی بەرنامەکەمان جێگەی سەرنج و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت لەگەڵمان بن بۆ بینینی. بەڵێ کاگوریامان لەگەڵا کاگوریا سڵاو لێبێت و زۆر سپاس کە بەشداری لەم بەرنامەیە. سڵاوم هەیە بۆ ئێوە و بۆ بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە، هەروەها ساڕۆژی تەشکیلی حەزبی کۆمۆنیستی ئێران بە ئێوە و بە هەموو ئەو ئینسانیگەلەی کە ئازادی خواز و بەرابەری تەڵە بن و بە تایبەت بە هەزاران ئینسانێک کە یا خانەوادەکانیان لە زیندانەکان جمهوری ئیسلامیە و یا لە شەڕە لە عەلەی جمهوری ئیسلامیە گیانیان بەخت کردووە یا بالاخره ئەندامێک خۆیانیان لەدەستاوە شکنجەیان کێشاوە عەزیەت کراون. من ڕێز و سڵاوم هەیە بۆیان و تەبریکیان پێش. زۆر سپاس کاگوریا. دەکرێت بفەرمونون حەزبی کۆمۆنیستی ئێران لە چ قۆناغێکی مێژووی جیهانی و ئێرانجا پێکات؟ حەزبی کۆمۆنیستی ئێران لە شەرایەتێکە پێشهات کە لە زۆرێک لە وڵاتەکان دنیا یا بە شێوەی ئینقلابات یا حکوومەتایەکە تا ئەو کاتە حکوومەت بوون لەبێن چوون. ئینقلاب ئێرانیش شاید دانەیەک لەوانە بوو کە حکوومەت شای لەبێن برد. شتێکەوە لەو کاتا و حتا پێش ئەوەی کە مۆرە جێگای سەرنج بوو لە دنیا ئەوە بوو کە جەریاناتی مبارز یا جەریاناتێکە تەلاشیانە کرد حکوومەتێک لەبین بوون بە شێوەیەک لە شێوەکان ئازادی خواستتر بوون لە ئیمڕۆ یا بە شێوە لە شێوەکان ئەفکار و هێژمونی ئەفکاری چەپ بەسەریان ئازاڵ بوو یا حتا ئەگەر چه خۆیان مەسن بڕێکیان حەزبی ئازادی خواز نەبوون یا حتا ئەحزابی مرتەجع بوون، وەلی بە شێوەی لە شێوەکان خۆیانیان وەسڵە کرد بە جنبش کۆمۆنیستی دنیاوە و یا بە شێوەیەک بە جنبش چەپ دنیاوە ئەوە ناو چەپیان لە خۆیان ئەنا. لە ئێرانە شاید بێژم وەزعیتێکی زۆر متەناقض بوو. لە ئێرانە حەزب کۆمۆنیستی ئێران لە کاتێکا دروست بوو کە ئینقلاب کرابوو، یعنی ڕژیم شا لەبێن چوو بوو، حکوومەتێکی ڕەشی هاری ئیسلامی سەرمایەداری هاتووە سەرکار. ئەو حکوومەتە ڕەشە حملەیەکی وەسیعی کرد بوو بە ئینقلابیونی ئەو دەورە و بە جەریاناتی ئینقلابی لەو دەورە. حەزب کۆمۆنیست ئێران لەو کاتا دروست بوو کە فرێک لە ئەحزاب و جەریانات و یا تەشەکوڵهای کارگەری هەمویان لەو چوون، هەمویان تەحت تاقیب قەراریان گرت و حتا کۆمەڵە زەرەبات پەی دەرپەی ئەخوارد. تەشکیلات شارەکان کۆمەڵە یەک لە دوای یەک تەحت تاقیب قەراریان ئەگرت. جمهوری ئیسلامی حملێکی وەسیعی کرد بوو و بە حەقیقەت ئەتوانم بێژم ئەو ئینقلابی ئێرانە چەندی ئومیدی هاورد بوو لەگەڵ خۆیان بۆ دنیایەکی باشتر. حمڵاتی جمهوری ئیسلامی بە دوای ئینقلابە بە ئینسانیەت بە تۆر کولی ناومیدێکی گەورەی دروست کردوتە خۆیان. یعنی ترین جەریان بەڵێ دەنگتان دێ بفەرموون. یعنی کەمترین جەریان بوو لەوانە کە بیتوانێ خۆی حفظ بکردایە. زۆرێک لە ئینسانگەلێکی تێکۆشەر مبارز و ئازادی خواست تا بەڕاستی ناومید بوون.
چون ئەیان بینی سازمانگەل مختلف حزبێک بەناو حزب توودە لەو کاتا وجودی بوو کە مەسەڵەن ئەیوت بەخۆی حزبی کۆمونیستی عەمەڵەن پاڵێکدا بە جمهوری ئیسلامی و بەناو جمهوری ئیسلامی و لەگەڵ جمهوری پاسداران جمهوری ئیسلامیە چووە جفەکان شەڕ لە عەلەی عێراق شەڕ کات و حتا ئەوان بوون بەعیسەوە کە زۆری کەس بە ئەیان ناسی ئەوانش بیان دەنە دەسەوە یعنی نائومیدیکی گەورە لە سەطحی ئێرانە دروست بوو حزب کۆمونیست ئێران دقیقەن جوابی بوو بۆ نائومیدیە یعنی لە شرایطێکا کە هەموو کەس دنیای لێ ڕەش بوو تاریک بوو هیچ ئومێدێک نەبوو حزب کۆمونیست ئێران لەناو ئەو شرایطە دروست بوو هەر قوڵیاوە بوو بە جێگای ئومێدێک بۆ فعالین ئەو دەورە. زۆر سپاس کاوەریا پرسیارەکەی منیش هەر لە درێژەی قسەکانی خۆتانایە بارودۆخەکە چۆن بوو و پێویست بوو حزبێکی کۆمۆنیستی پێک بێت. پێویستبوون حزب کۆمونیست یعنی ئێرادەگرایانە نەبوو بەڕاستی یعنی من ئەوە بێژم بۆ مبارزە لەگەڵ بەڕبڕیەتێکا بوو کە بەڕبڕێتەکە پێشتریش بوو لە زەمانشا بەڵام دوای زەمانشا و دوای ئینقلاب قەویترەوە بوو یعنی تۆ ئەتبینی لە سەد ئێرانە حملە بە ژن بە شێوەیەکی وەسیع حملە بە کرێکار حملە بە دانیشتجوو حملە بە هەر کەسێکە ڕێزەی گەرەکی بۆ ژیانێکی باشتری بێت و نەتەنیا حملە بەڵکو سنەتایەکی عقبماندەی 1500 ساڵەی لۆ پێشکە لەژێر ئاواری حتا زباڵەدانی تاریخا بوو هەوریانە دەر و دووبارە کریانەوە بە سنەت ئەو بەڕبڕیەتە بوو کە باعث بوو ئەو کەسانەی کە لە ئێرانە نەیانەویست بێدەنگ بن و نەیانەویست لە مقابل ئەو بەڕبڕیەتەوە سەرتەستین دابنەوێنن تلاشیان کرد کە حزب کۆمونیست ئێران دروستکردنەوە بە نەزەر من لەو شرایطە زۆر موفق بوو یعنی بەڕاستی زۆرێکی بوو بە ئەوڵەن لە کوردستانە کۆمەڵە دانەی لەوانە بوو کە حزب کۆمونیستی ئێرانی دروست کرد کۆمەڵە خۆی لەو شرایطە زۆر ژوژیاوە چونکو لە شرایطێکا تشکیلات کۆمەڵە لە شارەکانە پێی دەرپەی خەریک بوو شکستی خوارد بە دروستکردن حزب کۆمونیست ئێران خۆی بخۆی ئومێدێکی تازەتری بە دروست کرد کە نەتەنیا ئێمە پرەخەر لەم شرایطە کە شکستایەکیشمان خواردووە بەڵکو ئێمە حزبێکی تازەیشمان دروست کردووە کە لە ئێرانە ئەتوانی یارمەتیمان کات و فعالینی ناو ئێران مەسەڵەن زۆرێک لە فعالینی ناو ئێران ئەو میدیانە پیاکە کە ئەیانتوانی بێن بۆ کوردستان و لە کوردستانە پێوەست بن بە کۆمەڵۆ بە حزب کۆمونیست ئێرانەوە بە ئەوە من شتێکە فاکتە کە زۆرێک سەدان کەس لە فعالینی ناو شارەکان هاتن پێوەست بوون و بوونە پێشمەرگە و بەداخەوە زۆرێکی چیان لە شەڕ لە عەلەی جمهوری ئیسلامیە گیانیان لەدەستا. بەڵێ کاگووریا ماوەی زیاتر لە 4 جەیە بەسەر پێکهێنانی حزبی کۆمۆنیستی ئێراندا تێپەڕیوە. لەو ماوەیەدا گەلێک ئاڵ و گۆڕ لە ئێران و ناوچەکەدا ڕوویان داوە. کاریگەری ئەم ڕووداوانە لەسەر ئەم حزبە چۆن بووە و بە پێچەوانەشەوە گەر بمانەوەی باسی بکەین کاریگەری ئەو ڕووداوانە. زین چۆن ئەم حزب لە ئینسانهای واقعی زیندوینە ئەو کۆمەلگا دروست بووە. و ئەو کۆمەلگا و هەروەک خۆت ئەیڵی تەحوڵاتێکی یەکجار زۆری بەسەرا هاتووە و ئەو تەحوڵاتە هەر کامێکی بە شێوەیەک لە شێوەکان تاسیری داناوەزە سەر ئێمەیش یعنی ئێمە چەندێک توانیمانە تاسیر دابنینە سەر کۆمەلگاکەمان کۆمەلگاکەش چەند قات بەرابەر توانیوە لەسەر ئێمە تاسیر دابنێت بۆیە مەسەڵەن ئەگەر لە کوردستانە تواشایەکەی کۆمەڵە بە پێ ڕەوتەکانێکەوە چۆتە بەرەو کۆمەڵە بالاخره لە یەک شتا حزب کۆمونیست ئێران و کۆمەڵە لە یەک شتا ئیسباتەن ثابتیان کردووە لەم چواردەها کە سازش ناپەزیر بوون لەگەڵ جمهوری ئیسلامیە لەگەڵ بۆچوونهای دواکەوتی و عەقبماندا لەگەڵ ئەوەی کە دنیایەکی بەرابەر یعنی کۆتا نەیت لەوەی کە دنیایەکی بەرابەرت ئەوێت لەوەی کە کۆتا نەیت بە هیچ شێوەیەک کە ئەم بەڕبڕیەتە ئەبێ بە مبارزای خۆت بە مبارزەی کرێکاران و زەحمەتکێشان بە دەستی خۆت لەبێ بچێت ماتڵ هیچ ئاسمانێک و هیچ خوایەک و هیچ نیرویەکی خارق‌العادە نەبێت کە بێن تۆ نەجات بن لەوانە حزب کۆمونیست ئێران بەڕاستی سیاسەتایەکی زۆر سەربەرزانە و لە ڕۆژ ئەوڵی و هەرتا ئیمڕۆ وەکو خەتێکی سوورەتانی تاقی بکەیت بەڵام خۆت دیارە ئێمە لە شرایط مەسەڵەن شەڕ ئێران و عێراقا ئەو عانە
تاثیراتێکی زۆری بوو لەسەر فعالیتەکانیمە ئیعدامەکان دەهەی 60 تاثیراتی زۆری بوو لەسەر فعالیتەکانیمە ترس و وحشەتێکە جمهوری ئیسلامی خستوویە سەر ناودڵ دانیشتووەکان و کرێکاران و مەدارس و ئەوانە تاثیراتی زۆری بوو لەسەر ئێمە حمڵەی نظامی جمهوری ئیسلامی بە کوردستان و سەنگەر بە سەنگەر و دیهات بە دیهات و شار بە شار و دۆڵ بە دۆڵ گرتنەوەی منتەقە و ئەشغاڵکردن کوردستان خۆ تاثیراتی زۆری بوو لەسەر ئێمە تاثیراتی لەسەر ڕۆحیەمان نەبوو بە خاطرەوە ئێمە ئومیدهایەکە ئێستانی وا پێی مسلح بووین ئەو ڕۆحیەیەدا پەیمان بەڵام ئیم ئەو ڕۆحیەت ئیمڕۆیج لە هەموو کاتێک بەرزترە وەکو ڕۆژ ئەو ڕۆحیەمانە هەیە بەڵام شرایەتی وەزع و ئەحواڵ لە هەر شرایەتێکا مطمئن بە لەسەر ئێمە یا ضعیفمانی کردووە یا قەویمانی کردووە مەسەڵەن وەکو نمونە عەرزتان بکەم جنبشی ژینە یا حتا بەل لە ئەوە مەسەڵەن جەژنەکان ئەوەڵ ماهمەی حتا دوای ئەوانێکی یا بەل لەوانێکی دروستکردن تەشەکوڵهای کرێکاری حتا دروستکردن مەسەڵەن ئەنجومەنگەرێکە بۆ محیط زیست هەمووی ئەوانە ئێمە ژوژانوەتەوە هەمووی ئەوانە نیروی داوە پێمان هەمووی ئەوانە ئاوات و ئارزوەکان ئێمە بوون خەریکن بە تاحقوق ئەگەین یا لەخەر ئەبزارێکی بوو دروستەکرێت کە لە تەریقەوە ئەبزارگەلەوە ئەفکاری ئێمە لەناو کۆمەڵگا پەرە بسێنێت و لە عین حاڵێکە مەسەڵەن جنبش ژینا تۆ لە جنبش ژینا تماشایەکەی وەک ئاخرین دەستاوەردەکان ئێمە وەکو حەزبی کۆمونیستی ئێران وەکو کۆمەڵە ئەفکاری ئێمە لەنا بە بەرفراوانی وجودی بوو یعنی تۆ لەنا ئەو جنبشە لە هەر گۆشە و کنارێکیەوە خەریکی خۆ دەبینیتەوە دیارە تۆ لێنا ئەحساس قودرەتەکەی من مەسەڵەن مقایسەیەکەم جەریاناتی تر نەیانتوانی یەک بە یەک لەگەڵ جنبش ژینا بێنەوە حتى جرياناتی مرتجعی ڕۆیشت ناتوانن خۆیان حتى شعارەکانی تکرار ناکەنەوە حتى وەختێک شعارەکانی تکرارەکەنەوە بێ حتمما پەسوەندێک و پێشوەندێکی بۆ دابنن تا بتوانن لەگەڵ یاک نابێن بەڵام ئەو جەریانە ئێمە یعنی حەزب کۆمونیستی ئێران بەبێ غەلەوەش هەموو شتەکانێک وان نەمەتەقوب هەیە خۆی زانی بۆیە ئەوزاع ئێران معلومە هەر تەغییر و تەحوڵاتێک بووێ لەسەر ئێمەیج و لەسەر هەڵسوکەوتەکانمان تاثیری بووە ئێمەیج بڕێ جار و زۆر جار تاثیرمان بۆ لەسەر ڕەوەندەکان مەسەڵەن ئەگەر تۆ تەسەوەر کە کۆمەڵە نەبوایە لە کوردستانە تەسەوەر کە مەسەڵ فعالینی شەب لە ئێرانە نەبوایە ئایا جنبش ژینا ئامۆژەی پێ هات ئەگەر مەسەڵەن ئەحزابی ناسیۆنالیستی و فاشیستی و ئێرانی تەڵەب و سەڵتان تەڵەب و ناسیۆنالیست و مەذهەبی ئەوانە بوایە بەبێ ئێمە بوایە ئایا ئەو جنبشە ئاواجە واقعاً هەمەگیرە بوو غير ممكن مثلا مسألة ملي أو بخاتي دواوا مسألة مسألة أو بني دواوا اتحاد ملي تكان إيران أو بيش أو دورة كاتو مسألة جنان آخر كامل الجريان قلت تماشاك كامل الجريان جريان لإيران مسألة برابري جن وبياو بوشي ويك إمام التحيكين وبوشي ويك إسحاق الرجال ناجم شكانات تماشاك كامل لقيا هاوسون حزب كومونيست إيران يك بيك لغمانا هاوسوا وكهر كسيك حزب كومونيست إيران يقدر معهم ويقدر هاوسوا البيت حتى أجر عضو يجري هاوكاري جنبيت لام سياسة كان يتقبيتك وإما بهي قماني زاني وأوجم الجينا مطلقا كواو زوايا يكتواشاكي إما سياسة كان قماني تيابيني ويمن وازانم هاوسوا كوت إما بشيوه ئێمە تاسیمان کرد سەر جنبشەکە بەشێوەیەکی ئەوە تاسییان کرد سەر ئێمە لە زۆر جار ئافشارمان بۆ هاتووە زەعیف بووین بەرحاڵ بیرمان کرد لە سۆچی بکەین چی نەکەین کەسمان گیراوە ئیعدام کراوە بەڵێ کاک وریە لە ئێستادا تا چەند پێویستە حەزبە بەهێز بکرێت تا بتوانێت ڕۆڵی خۆی لە ڕەوتی ڕووداوەکاندا بگیڕێ لەنجی بڕێت تا هەیە بە نەزەر نییە يعني ببوچون منوتو أو أونيا وبريتشت هن ضرورتك إيشيا ضرورتك أويا لكم وجاك يوكو إيرانا كريكاري بلوش وفارس وترك وعرب وكرد هاو سرنويشتن أم كريكارانا زوربي زوري كومولجا إيمة تشكيلة دن وأمانة تشكيلاتي كيان بيد كهمويان بتواني بالكني بيكو همواري كابويان خدمات يان بيباد لخر إمكانات يان بودروسكات
ئەمە شتێکە کە حیزب کۆمونیست ئێران و ئەم نوع تەشکیلاتانە من تەنیا حیزب کۆمونیست ئێرانیش نابینم بەڕاستی ئەم نوع تەشکیلاتانە یعنی ضرورەت دروستیانەکە من نەزانم زۆر کەس مەسەڵ مخالف حیزب کۆمونیست ئێرانن یا زۆر کەس پێیان وایە مەسەڵ حیزب کۆمونیست ئێران مانعکارەکانیانە معلومە مانعکارەکانیانە معلومة حزب كومونيست إيران تقوية جنبشي كقال إيران إنسان هذا السلوحة حقوق إنسان هذا السلوحة أو جنبشوا أو بوي مهم يبلوش ترك عرب كلها بوي مهمة حقوق كيتشيا بوي مهمة كرامتي حفظ كريه أنا بوي مهمة كجنة كرد بيا فرد بيا كأنه فروشتني نابي ببين مارئي نابي بمينه برابريش نو بياو يعني حداقة شتيك واقريكيا رفاه سعادة وأمنية وكوملقا وتهوى أحادي كوملقاكا هذا سلو حيك هركانيو باشا تماشا بكي أجر كسي يا جرياني بوچوني كي تريبي خو ما بمعنى خو يزاني معلومة بمعنى يزاني بوخوي خويا بنظر من مسألة حكومية إيران زور كسي تجند باشي وزور قويني من زاني من زور قويني إما خوما قانعين بوزور قويني فلان بحثك أوية إما نبين مبارزات آية ضعيف ترى يا ضعيف ترنيا أما برسيالك كذاك ولا أو فاكت من كان دول كردستان أيبيني لكردستان كوملا لابوا من حتى أويش إذا فك مزانم زور كذا بابا كوملا لكردستان حموشتيكا أواني كانوا واد الصوت كوملا لكردستان حموشتيكا كوملا واحد كوني ترى جنبه باشا كوملا أجر مجموعة إنسان لقل يابد كهر كامل كان لشارك دانگی لتاران و دانگی لزنجان و دانگی لإصفهان و دانگی لدیسفولو هر کامی جان شارک و بین و یارمتی یکتر بدن کاملا قوی ترا یا کاملا محدود و بدو بفقد کردستان قوی ترا أخو منطقيات يا تمشتان منطقي بريتو ويا من بنظر من أم خاصية ويا جيجا باي حزب كومونيست إيران إما بموجودنا كان يا بموجودنا كجنب شكل خليقة تعقيدية كأخو أم خاصم طالبات ولا إيران هذا لحوا وناس وعيبوتي لأفغانستانية بوتي ليمنانية بوتي لسوريانية بوتي لمصرانية وأنا ويا إقلاف كرنا الله تعالى لبابا إما أحمد كيشاك أم تشكيلات شد يجيب له تشكيلات جلسة كتراش كيجي يسجل قبائل ناو جمشات يارا من الظالم تنياني وإما بتلاش تك أو الجريان قدا وأو إنسان قدا ووقف إما يا حتى الشبيب إما فكره ويا حتى فنجاد تدوك كبير كينو أبيها معان بين لقليك أبيها وكاري كين لقليك أبي بيك وكار كين كتأثيراتي زورت المعنى سكوم كا كمان أوشتي كبر التقييد كينو. بله زور سپاس. بله. کاگوریا زۆر سپاس من پرسیارێکی تایبەتی منەماوە ئەگەر بۆ خۆتان دەتانەوەی ئاماژە بە شتێک بکەن کە لە توولی بەرنامەکە ئاماژەتان پێ نەداوە بفەرموون. من حزب کۆمونیست ئێران وەسیلەیەکە ئەو وەسیلە 40 ساڵە خزمەتی کردووە و ئینسانهایەکی زۆر هەزاران ئینسان تەلاشیان کردووە لە تەریق ئەم حیزبەوە ژیانێکی باشتر بۆ خۆیان و کۆمەڵگاکەیان دروستکەن. من براسي للسميم دقل لتيدل متبريك يعني بيجم شوكو كارك يعني كردوا لنا أو كوملقا كأجر أحزابي آوا أجر حزب كومونيست إيران وأحزابي آوا نبوا يعني مطمئن بن جمهورية الإسلامية لداعش خاطره مطمئن بن كوملقا إيران لعربستان خاطريت يعني لها بويا بيومني فعاليتي أم حزبه وأحزابي لم نوعا وإرسان هايك لنا أم حزبه وأحزابي مشابهة خارج الفعالية كان إما كوملقايك من هي كليك دنياكي روشن خارج تصويرك عم كوي جنبش هيك كنتنيا أيجيب جمهورية الإسلامي نابي بميني بلكو alternativici متحكى alternativici إنساني كلا كوملقايك وكو إيران بهزار يقدر فرهنگی جورا جورو مذهبی جورا جورو کلتوری جورا جورو اتحادی خلیق پای ریزی اکاد که هیچ نیرویی که مرتجع نتوانه تایتنه توانیوا مقابله کی دروس حسابی لقلاب کرد ام جنبش ایمه بویا حزب کمونیست ایرانی
زۆر مهمە لە ناو ئەم جنبشە گەشاوەتر بێت و ڕشتی فرەتر کات و تاثیری فرەتر دابێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەشداریتان کاگوریای ئەحمەدی. زۆر سپاستان دەکەم ماندن. زۆر سپاس. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست، دوای ناوبڕێک ئەچینە بۆ بەشی دووەمی بەرنامەکەمان کە وتوێژێک دەبێت لەگەڵ بەڕێز شۆڕش کەریمی. بەڵێ بینەرانی خۆشەویست، زۆر سپاس کە بینەرمانن. بەشی دووهەمی بەرنامەکەمان دەست پێکەین بە میوانداری بەڕێز شۆڕش کەریمی، ئەنجامی کۆمیتەی ناوەندی حزبی کۆمۆنیستی ئێران. کا شۆڕشمان لەگەڵا، کا شۆڕش سڵاوت لێبێەوە. زۆر سپاس کە بەشداری لەم بەرنامەیە. منیش سڵاو ڕێزم هەیە بۆ ئێوە و بۆ هەموو هاوڕێیانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا. ئەمەوێ و پشتڕاستکەمەوە کە من عەزوی کۆمیتەی مەرکەزی موقەتی حزبی کۆمۆنیستی ئێران. زۆر سپاس. کا شۆڕش بە پرسیارەکانمان دەست پێ بکەین. دەکرێت بفەرمونون حزبی کۆمۆنیستی ئێران لەسەر بنەمای چ زەرورەتێکی زەمەنی پێکات؟ خۆب زەرورەتێک بوو کە هەمیشە لە پێشپای ئابزوتنەوەی کۆمۆنیستیدا هەیە، ئەویش لازمی ئەوەیە کە کۆمۆنیستەکان بەڕێکخرا و مبارزە بکەن. بەرەساسی ئەوەی کە دەزانین ئێمە شێوەکاری جۆرا و جۆر هەیە، مەسەڵەن مبارزاتی سنفی یا سەندیکاکان یا اتحادیەکان ناتوانێت جواب بداتەوە بە مبارزە لەگەڵ سیستەمێکە کە زۆر ڕێکخراوە. ئەوان دام و دەستگای جۆرا و جۆریان هەیە، بەرحاسی پرۆپاگاندای خۆیان بڵاو دەکەنەوە، هێزی کرێکاری سەرکوت دەکەن، تەوتەئە دەگێڕن بەر عەلەی هێزی تەبەقەی کرێکار، و دەبێت نیرویەک ببێت بە تایبەتی لە ناو حکوومەت‌هایەکی سەرکوتگەرە کە ئاگاهی ببەخشێ، کە شێوەکارێکی تازە بباتە ناو جەماوەر، کە ئاگاهیان لە ڕەوتی ڕووداوەکان زیاتر بکاتەوە، ڕێگەیان پێنیشان بدا. و لە هەموو ئەوانە وەختێکیش دەڵێن هێزی تەبەقەی کرێکار لە زیادبوونیانایە، لەوە سەرچاوە دەگرێت کە ئەکسەریەتی کۆمەڵگایە. بۆیە حزبی کۆمۆنیست یان پێکهاوردنی حزبی کۆمۆنیست دەو زەرورەتەوەیە، زەرورەتێک کە بە درێژایی بزوتنەوەی کۆمۆنیستی هەمیشە لەبەر پێماندا بووە، و بە تایبەتی لە دەورانی قیامی 57 ئەو خەلایە ئەحساس دەکرا مەجموعەی هێزی چەپ و کۆمۆنیست ببوون لە ناو بزوتنەوەکەدا، بەڵام نەیان دەتوانی ئەو نەخشە سەبارەت بە تەبەقەی کاریگەر بگێڕن. مەجموعەی تێوریەکانیان بەرحاڵ هەتا چوونە ناو خودی شۆڕشی 57 تێوریەهایەکی بە نەوعی سەرمایەداری، نیمە سەرمایەداری، یان بەرحاڵ تێوریهایەکی خەلقی کە دەبێت دژ بە ئەمپەریالیزم متحد بین، هەتا بەعزەن سەر لێ شێواویە کە لەگەڵ مامەڵە لەگەڵ جمهوری ئیسلامیە و نەبوونی خودی تەبەقەی کرێکارێکی متحد و منسەجم لە ناو مبارزە لەگەڵ هەم حکوومەتی پالەوی هەم لەگەڵ جمهوری ئیسلامیە، یعنی زەرورەتێکی پێکهێنا کە هاوڕێیانی کۆمەڵە و باقی جەریاناتی تر چوونە دەمیەوە. و لە عینی حاڵە لە دەورەیەکدا بوو کە کۆماری ئیسلامی توانی بووی بەشێ زۆر لە هێزەکانی چاپ و کۆمۆنیست لە ئێرانە هەم دووچاری تەفرەقیان کە هەم سەرکوتیان کە، و بۆیە لەو دەورەدا وەکو زەرورەتێکی مێژووی بەردەمی ئەو سازمانانە و بە تایبەتی هێزی سەرەکیەکەی کۆمەڵا گرت و حزبی کۆمۆنیستیان پێکاوە. بەڵێ زۆر سپاس کاک شۆڕش. پێکهاتنی حزبی کۆمۆنیستی ئێران وەڵامی بە چ نیازێکی سەردەمەکەی دایەوە؟ پێشووتر وتم یانێ جواب بەو نیازە بوو کە ئێمە بەرحاڵ مەجموعەی ڕێگە و ڕەوەش لە سەبکی کاردا، لە تێوریدا و لەگەڵ مامەڵە لەگەڵ جمهوری ئیسلامیدا، یعنی جواب بوو باوانە. مەسەڵەن تۆ دەبینی لە شۆڕشی 57 کرێکاران، بەتایبەتی کرێکارانی سەنعەتی نافت زۆر بەشدارەوە، بەتایبەتی یەکێ لەو هێزانە بوون کە چۆکیان بە حکوومەتی حەمەرەزا شای پالەوی هێنا. بەڵام خودی ئەم تەبەقە ئایا دەتوانێت بڕوا قودرەتی سیاسی بەدەستەوە بگرێت لە چه ڕێگەیەکەوە بچێ، هەمووانە لەو دەورەدا غایب بوو. بۆیە ڕێکخراوکردنیان وەکو تەبەقە مبارزەکردنیان لەگەڵ سەرمایەداری، یعنی جوابێک بوو بەو خەلە تێوریکانەی کە لەو دەورەدا بوو.
و بە تایبەتی بەشێکی تری بەشی سەبکی کار و بەشی سازمانی بوو مەسەڵەن تا ئەو دەورە یعنی ساڵی 62 مەسەڵەن سەبکی کار و یا مبارزەی عەلەنی و مەخفی ئەسڵ مەترەح نەبوو لەو دەورەدا ڕێگەهایەک هەیە شێوەهایەک هەیە کە تەبەقەی کرێکار دەتوانێت بڕواتە ناو جەماوەرەوە ڕێکخراوەهای جەماوەری دروست بکە و بەم شێوەیە قودرەتی خۆی لە ناو کۆمەڵگەدا زیاتر بکاتەوە و ئەو بەربڵاویە یعنی پێم وایە یەکێ لە سەرەکی ترین فاکتەرەکانیشەوە بوو بەربڵاویەکی بەرین بوو لە بینی هێزە چەپەکاندا لە بینی هێزە کۆمۆنیستەکاندا و پێکهاتنی حەزبی کۆمۆنیست لەو دەورەدا جوابێک بوو بەرحاڵ بم نیازانەی کە لەو کاتەدا ئەحساس دەکرا ماوەی زیاتر لە چواردەیە بەسەر پێکێنانی حەزبی کۆمۆنیستی ئێراندا تێپەڕیوە لەو ماوەیەدا بێگومان گەلێک ئاڵوگۆڕ لە ئێران و ناوچەکەدا ڕوویانداوە کاریگەری ئەو ڕووداوانە لەسەر کار و چالاکی حەزب چۆن بووە یان حەزب بە چ شێوەیەک هەڵوێستی گرتووە بەرامبەر بەو ئاڵوگۆڕ و ڕووداوانە ئاڵوگۆڕەکان زۆر بوون هەم لە ناو خودی حەزبدا هەم لە دەرەوەی حەزبدا بە تایبەتی سەبارەت بە کۆماری ئیسلامی کە قودرەتی بەدەستەوە گرت تا دەورەیەک حتا ئیجازەی نەفەسکێشانی نەدەدا هاوڕێیانی چەپ و کۆمۆنیست بزوتنەوەی کوردستان و باقی بزوتنەوەکانی تریش لە حاڵەتێکی تەدافعیدا بوون ئەقەلیەتێک کە لە ناو جامعەدا معتەرز بوون و بەشێک لە بەرحاڵ جمهوری ئیسلامی توانی بووی بەو تەبلیغاتەی کە دەیکا بەشێک زۆر لە پسەری خۆیەوە بەرحاڵ بەسیج بکە ئێستا ئێمە لەگەڵ شرایەتێکی تازەتردا ڕوبەڕووین یعنی بەپەی حتا ئاماری کە لە انتخاباتی نمایشی انتخاباتی پێشوودا دیارە کە ئەکسەریەتی ئەو خەڵکە مخالفی کۆماری ئیسلامیە ئەمە پرۆسەیەکە کە بەرحاڵ ئێمە دەیبینین لەو دەورەدا ئەگەر حاڵەتێکی ئاوەها نەبوو چەندین بزوتنەوەکە یەکێ لەوانە بزوتنەوەی کوردستان و بزوتنەوەی کرێکاری لە شارەکانی تری ئێراندا لە جەریانە بوو بەڵام ئێستا لەم حاڵەتدا ئێمە لەگەڵ ئەکسەریەتێکی خەڵکی ناڕازی ڕوبەڕووین فەرهەنگی ناو کۆمەڵگەیە مەسەلەن لە دەورەیەکدا جمهوری ئیسلامی بە هاتنە سەرکاری بزوتنەوەی ژنانی سەرکوت کرد مافەکانی لە ژنان زەوت کردەوە بەڵام ئەوە چەپەکان بوون کە لە ماوەی ئەو 45 ساڵی ڕابردووەدا بەردەوام بەرعەلەی کۆماری ئیسلامی بۆ بەدەستهاوردنی مافی ژنان مبارزەیان کردووە و ئێستا دەبینین کە ئاخرین نمونەکەی شۆڕشی ژینا بوو شۆڕشی ژینا لە خۆوە پێک نهاتووە لە ناو ئەو کۆمەڵگەدا نەتیجەی ساڵها مبارزەی بەردەوامی هێزهای چەپ و کۆمۆنیزم یەکێک لەوانە حەزبی کۆمۆنیستی ئێرانە و بە تایبەتی بەشێکی تر مەجموعەی فعالینی سیاسی هاتوونە سەر ڕوو لە ئەم ساڵانی دواتردا مەجموعەی ئەمە بزوتنەوەمان بووە کە بە حتا بە زۆر و زەبری کۆماری ئیسلامی لە کوشتن و بڕین و شکنجە و هەمووانە نەیانتوانیوە بەرحاڵ بێدەنگیان بکەن بەڵام ئێمە ئێستا هەر لە ناو زیندانەکانی کۆماری ئیسلامیە ڕوبەڕووی مەجموعەی فعالین و نوێنەرانی کرێکاری ژنان دانشجویان ڕۆشنبیری و حتا ئەو کەسانەی کە بۆ لە نێوبردننی ستەمی نەتەوایەتی مبارزە دەکەن ئەو شرایەتە گۆڕاوە و بێزافێ ئەوەی کە خەڵک چەندین شۆڕشی جۆرا و جۆری ناوەسە پشتسەر شۆڕشی 96 ناوەسە پشتسەر پێشەوە ئەو شەڕەی کە دروستیان دەکرد لە بینی بەد و بەدتەردا لە بینی ئیسلاحخوازانی حکوومەتی و لە بینی وسوڵگەرایاندا ئێستاوانە کەم ڕەنگ بوونەتەوە و چەندین تەجربەی جەماوەریان بووە یانێ ئاخرین نمونەیەوەدا شۆڕشی جەماوەری ژینا بوو کە نیشانیدا نەکۆم تا ئێستا ئەو بزوتنەوەیە بەردەوامەوە نە کۆماری ئیسلامی توانیوی ئەو بزوتنەوەیە سەرکوتکە و نا ئەو بزوتنەوەیە ئەوەندە هێزی هەیە ئێستا لە حاڵی حازردا کە بتوانێت کۆماری ئیسلامی سەرنگون کە و ئێمە لەگەڵ مەجموعەی بزوتنەوەش ڕوبەڕووین یان پێشووتر لەو دەورەی پێکهاتنی حەزبی کۆمۆنیستی ئێرانە ئێمە لەگەڵ بزوتنەوەهای کیاوادا ڕوبەڕوو نەبووین ئێوە تماشا بکەن هەر لە چەند ڕۆژی ڕابردوودا مەسەڵەن ئاعترازاتی پەرستاران تماشا بکەن یانێ ئاعترازاتی بازنشەستەکان تماشا بکەن
ئێوە لەگەڵ ڕێکخراوێکی سەراسەری معلمانە ڕوبەڕوو نەبووین لەو دەورەدا ئێمە ئێستا لەگەڵ ڕێکخراوێکی بەرحاڵ معلمانە کە سەراسەریە ڕوبەڕووین و دانیشتوویان باقی بزوتنەوەکانی تر بۆیە گەرەکمە بڵێم شەرایەت ئەگەر ئێمە بیبینین وەکو خۆی نەماوەتەوە بەردەوام وەزیەتی کۆماری ئیسلامی بەرەو خراپتربوون چووە و وەزیەتی بزوتنەوە فعالینی کرێکاری و زەهنیەتی ئەو خەڵکە بەرەو باشتربوون چووە بەڵام ئێمە ئەوەش دەزانین کە کارکردن لە ژێر دەسەڵاتێکی حکوومەتێکی دیکتاتۆرە ئاسان نییە یعنی بۆ خەڵک ئاسان نییە بڵێن عەزوی حەزبێکی کۆمۆنیستی یا ارتباطێکمان هەیە یا حەزبی کۆمۆنیست بتوانێت لە ناو خەڵکدا بە ئازادانە مبارزە بکە با ڕێگەهایەک هەیە کە حەزبی کۆمۆنیست یا هەر حەزبێکی تر دەتوانێت لە ژێر دەسەڵاتێکی حکوومەتێکی داخڵۆسێنەردا مبارزە بکە بەڵام بەداخەوە تا ئێستا و حەزبە ئەو شرایەتی بەدەست نەهاوردووە کە لە شرایەتێکی ئازاد و دموکراتیکە بتوانێت خۆی تاقی بکاتەوە خەتی مەشی زەرورەتەکانی حەزب هەروە کەماکان لە جێگەی خۆیان بەڵام ئێمە دەبێت بەرحاڵ هەم لە فرسەتە مێژوویەکان کەڵک وەربگرین هەم هەوڵ بدەین کە ئەو حەزبە ببێ بە حەزبێکی جەماوەری باشە کاک شۆڕش پرسیارەکە منیش لە درێژە قسەکانی خۆتانایە لە ئێستادا چەند پێویستە ئەم حەزبە بەهێز بکرێت تا بتوانێت ڕۆڵی خۆی لە ڕەوتی ڕووزاوەکانی ئێستا و داهاتوودا بگێڕێ من یەک نمونە دێنمەوە ئەویش شۆڕشی ژینایە یانێ نیاز بەوەی کە ڕێکخراوێک ببێ لە سەتحی سەراسەریدا کە ئەو مبارزاتە بەیەکەوە گرێ بداتەوە ساڵانی ساڵ هەم حکوومەتی پالەوی و هەم حکوومەتی کۆماری ئیسلامی هەوڵیاندا کە بزوتنەوەهای ڕەفی ستەمی ملی یا نەتەوەهایەکە لە ناو یاراندا هەیە بەرعەلەی یەکتر بەکاریان بێرن تورک بەرعەلەی کورد بەرعەلەی بەلوچ شیعە بەرعەلەی سونی مجموعەی لەمانە بەڵام ئێمە لە ناو شۆڕشی ژینادا بینیمان کە خەڵک گەیشتووە بۆ ئاگاهیەی کە مبارزەکانیان بەیەکەوە ڕەبتی هەیە دوژمنەکەیان دوژمنێکی مشتەرەکە و هێزێک کە سەراسەری بیر بکاتەوە بتوانێت ئەو مبارزاتە بەیەکەوە گرێ بداتەوە ئەو کاتە دەتوانێت سەر بکەوێت و بێزافەیەوەی کە باقی بزوتنەوەهای تر ئێمە دەبینین شۆڕشی ژینە تەنیا مربوط بە مەسلەی جنسیەت نەبوو مەسلەی جنسیەت یەکێ و مەسلەی ژنان ڕەفیستم بەرعەلەی ژنان و ئاپارتایدەی کە کۆماری ئیسلامی سوێسە ڕێبەرعەلەی ژنان یەکێ لە فاکتۆرە سەرەکیەکان یەکێ داواخواستیەکانی ئەساسی بوو بەڵام تەنیاوە نەبوو مەسەڵەن تۆ دەبینی بزوتنەوەی دانەژوویی دەبینی لە ناوە شۆڕشەدا یا خەڵکانی حاشیەنشین دەبینی یا ئەو کەسانن کە وەڕەز بوون لە کۆماری ئیسلامی و بە هەر نەوایگەرێکیان کۆماری ئیسلامی سەرنەگوونکەن یعنی ڕێکخراوێک لە ئەبعادی سەراسەریدا کە بتوانێت هەموو ئەو خواستانەی کە خەڵک هەیەی نوێنەرایەتی بکە و بە سەرنجامی بگەێنێ لێنەوە سەرچاوە دەگرێت و بێزافەیەوەی کش ئێوە دەبینن یعنی جەریانهای ڕاست چە لە خودی کۆماری ئیسلامی و چە هێزهایەکە هەن لە ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامیە و ڕاستن بە هەر نەوعێک دەبینن کە ڕۆژانە بەرعەلەی کۆمۆنیستەکان خەریکن کار دەکەن شانتاژ دەکەن مێژوو دەگێڕنەوە بە درۆ بە هۆخەبازی بەو میدیا و ئەمکاناتەی کە لە بەردەستیانە دەیانەوێ بەرحاڵ ئەو بیرۆکەی ڕزگاری بەخشەی هێزێکی کۆمۆنیست و سۆسیالیست لە بەرچاوی خەڵک بخەن بۆیە ئەحساسی ترسیان لەوە کردووە کە چەپەکان دەتوانن لەم خەلعانە لەم تەناخۆزاتەی کە لە ناو سیستەمی کۆماری ئیسلامی و بەتایبەتی سیستەمی سەرمایەداریدا هەیە ئەستفادە بکەن بۆیە بەرحاڵ زەرورەتی بەربڵاوترکردنی مبارزە نەتەنیا لەگەڵ کۆماری ئیسلامیدا بەڵکو لەگەڵ هێزهایە کە دەیانەوێ هەر ئەو ڕێچکەی کۆماری ئیسلامیە بنە سەر و خەڵکی کرێکار خەڵکی زەحمەتکێش هەموو ئینسانهایەکە لە ژێر ستەمن لە هەم سیستەمی سەرمایەداری و هەم کۆماری ئیسلامیدا نیاز هەیە کە ڕێکخراو بن یعنی تێوەری باشە نەزەر باشە ڕێگەی باش زۆر باشە بەڵام دەبێ ڕێکخراو بن هێز دەیبڕێتەوە یعنی ئەوەی کە زۆرتر ببین لە ئەنواعی شوێنەکانە حزورمان ببێ ئەبزارێکمان ببێ کە بتوانێت ئەم شتانە بەیەکەوە گرێ بداتەوە و ئەنجا شەبەکەیەکیش دروست بکە ئێمە بەرحاڵ تەجربەی چەندین ڕێکخراوی لەو نەوعەمان هەیە یعنی
ڕێکراوهایە کە تا حدودێک توانیویانە موفق بن دەبێت چاو لەو مبارزاتە بکەین ئەوە هەوڵ بدەین حەزبی کۆمۆنیستی ئێران و زەرورەتی پەرەسەندنی مبارزەی جەماوەری لە ئەبعادی سەراسەری و چوونە ناودڵی ئەو بزوتنەوانەی کە هەیە بەربڵاوتر بکەینەوە. سپاس کاک شۆڕەش، من پرسیارێکی تایبەتم نەماوە ئەگەر بۆ خۆتانەوەی ئاماژە بە شتێکی نەوترا بکەن کە لە توولی بەرنامەکە ئاماژەتان پێ نەداوە بفەرموون. نامنی زۆر سپاسی ئێواکەم و پیرۆزبایی ساڕۆژی پێکهاتنی حەزبی کۆمۆنیستی ئێران لە ئێوە و لە هەموو بینەران دەکەم. زۆر سپاس بۆ بەشداریتان. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەوی، زۆر سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەری ئەم بەرنامە تایبەتە کە تایبەت بوو بە ساڕۆژی دامەزراندنی حەزبی کۆمۆنیستی ئێران بە میوانداری هەریەکە لە بەڕێزان وریا ئەحمەدی و شۆڕش کەریمی ئەندامانی حەزبی کۆمۆنیستی ئێران. زۆر سپاس بکە تاکو ئێستا بینەرمان ماڵەوە.